ملي روجيفا جيهاني حمو أبا إيريشا إلكترونيك والهمبري حزب الله هاتي كرن ريفا برينا فندا عراقي جبولي كولين استراتيجي دكتور غازي فيصل أردني ميواني مدبس لافوتا بريز دكتور غازي فورماتا شر هاتا گوهرتن إسرائيل چه پیام ده؟ شكرا جزيلا. بله زۆر سپاس بۆ ئێوە. سڵاو لە بینەرانی کوردستان 24. أعتقد أن الحرب من پێم وایە شەڕ بە دڵنیاییەوە ئێستا شێوازێکی پەرەسەندووی وەرگرتووە و بۆتە شەڕێکی ئێلکترۆنی سایبەری لە ڕێگەی بەکارهێنانی ئەو شەڕکەرە سایبەرانە و هێرشەکەشمان بینی بۆ سەر شەڕکەرانی لوبنان لە کەفەرسوسە و لە سەتی زەینەب و لە ڕێگەی تەقانەوەی ئامێرە بێتەلەکان و پەیجەرەکان ئەوەی کە لە لای ئەو شەڕکەرانە هەبووە زیانی زۆر گەورە هەبووە. نەخۆشخانەکانی لوبنان پڕ بوون لە بریندار و کوژراویش هەبووە. ئیسرائیل ئێستا ڕوو لە پێکانی ئامانجە استراتیژیەکەی دەکات لەوەی ناوچەیەکی دابڕێنراوی سەقامگیر بۆ خۆی دابین بکات. ئەمە لە دیدگای استراتیژەتی ئیسرائیلەوە لە دیدگای ئاسایشی نەتەوەی خۆیەوە کە دەیەوێت بە درێژایی نزیکەی 15 کیلۆمەتر سوپای خۆی بێنێتە پێشەوە یاخود سوپای لوبنانی لێبێت نەوەک حیزبوڵای لوبنانی کە دەبێت بکشێنەوە. غازی پێتان وایە ئامانجی ئیسرائیل ئەوەیە کە ئەم شەڕە پەلکێشی لوبنان بکات لەوێەوە ئامانجە استراتیژیەکانی خۆی لە ناوچەکە بپێکێت. ئایا ئەمە هاوکێشە سیاسیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی ناگۆڕێت؟ ممكن جدا. ئەمە ئەگەرێکی زۆر کراوەیە کە هاوکێشەکان بگۆڕێن چونکە ئامانجی استراتیژی ئیسرائیل کەمێک پێش ئێستا نزیکەی 7 هێرش لە ڕێگەی فڕۆکەی ئیسرائیلی کراوەتە سەر باشووری لوبنان. جگە لەوەش هێزە سەربازیەکان لە باشوورەوە چوونەتە باکووری غەزە. ئامانجەکەش داگیرکردنی چەند ناوچەیەکی لوبنانە لە ماوەی 24 کاتژمێری داهاتوودا کەواتە لە بەردەم پەرەسەندێکی زۆر مەترسیداین. ئامانجەکەش جێبەجێکردنی بڕیارەکەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیە کە ئەو بڕیارە زامنی ئەوەی کردووە لوبنان و لەگەڵ ئیسرائیل بارودۆخیان ئاسایی بێتەوە و لە ماوەی ڕابردووشدا بینیمان کە چۆن کۆماندۆزی ئیسرائیلی توانیان بچنە جەرگەی سووریا و توانیان لەوێ یەکێک لە گەورەترین کارگەکانی بەرەمێنانی موشکی ئێرانی لە ژێر زەویدا کە موشک بە ئیسرائیل دەدات بیتەقێنەوە لە نێوی بەرن. تەنانەت توانیانە پێگەکانی هاوێشتنی ئەو موشکانە نزیکەی وەکو گوتم هەر ئەم شەو 7 پێگە لە باشووری لوبنان بۆردەمان کراوە. کاتە شەڕەکە ئێستا شێوەیەکی وێرانکارانە وەردەگرێت. ئیسرائیل مەبەستێتی توانە سەربازیەکانی حیزبوڵڵا یەک بەیەک لە نێو بەرێت ئەوەشمان بیر نەچێت. بۆشاییەک هەیە لە نێوان توانە سنووردارەکانی حیزبوڵڵا و ئیسرائیل. برز فیصل ئیرۆ ئاخافتنە حەسەن نەسڕوڵڵا هەبوو. نەسڕوڵڵا دیار کرد و ئیسرائیل سەر نەکەفت. ئیسرائیل شکستن خوار ئەم سەرکەفتن یەکیتیا مە gelek nêzik bû li Lubnanê û em dê bersiva İsraîlê jî bidin. Nirxandin hate li ser van çend xalan bikirin. Ferim. يعني أعتقد هنا مبالغة. من پێم وایە زۆرێک لە زێدەڕەوی هەیە لە مەزەندەکردن و خاملاندنی ئەوەی نەسڕوڵڵا سەرۆکی حیزبوڵڵا گوتوێتی دەوا لە بری ئەوە دام بە شکستدا بنێت. حیزبوڵڵا ئێستا نزیکە لە شکست کە حیزبوڵڵا خاوەنی مانگی دەستکرد و چەکی ئەلکترۆنی و دژە موشک و گومەزی ئاسانی نییە. ئەوەی
حیزبوڵا هەیەی ئەو چەکانەی لەلای ئەوەن چەکی کلاسیکین چەکی سکۆدی ڕووسین کە لە ئێرانەوە پەرەیان پێدراوە بەڵام ئیسرائیل خاوەنی F-35 خاوەنی چەندین فڕۆکەی لەو شێوازەیە کە بۆردومانی پێگەی استراتیژی زۆر گرنگ و گەورە دەکەن بۆ حیزبوڵا بەڕاستی هەرگیز ناتوانێت بەو توانە سەربازیە سنووردارانەی هەیەی ڕوبەڕووی پێشکەوتن خوازی ئەلکترۆنی و سەربازی ئیسرائیل ببێتەوە و ڕوبەڕووی ئەو توانە سایبەریە بێتەوە کە ئیسرائیل هەیەی کەواتە بەو شێوازەیە باش ئەم شێوازە ئەلکترۆنی لە شەڕ کە ئیسرائیل بەکاری هێنا وڵاتانی دیکەشی تووشی شۆک کرد پێت وایە ئیسرائیل لە قۆناغەکانی دیکەشدا بەردەوام دەبێت لە بەکارهێنانی ئەم شەڕە ئەلکترۆنیە ئایا جگە لە لوبنان و سووریا وڵاتانی دیکەش دەکرێتەوە ئێستا لە عێراقیش ترسێکەیە کە بە هەمان شێواز هێرش بکرێتە سەر و گروپە چەکدارانی کە ئیسرائیل دژێتی ئەمە بە هەمان شێوە ئەگەرێکی کراوەیە چونکە هەڕەشە بۆ لەلایەن گروپە چەکدارەکانی عێراق ئەوانەی کە هاوپەیمانە لەگەڵ سوپای بازداران هەڕەشەیان کردو بەوەی کە بەشداری دەکەن لە بەرگریکردن لە حیزبوڵا ئەمان لە باشووری لوبنان لە سووریاش پێگەیان هەیە لە یەمەن بە هەمان شێوە خاوەنی بنکەن کەواتە ئەگەرێکە بێ بۆ ئەوەی ئەم گروپە چەکدارانی عێراق بەشداری بکەن ئەگەرێکە عێراق وەڵامی ئیسرائیل بەخۆیەوە بینێت و بنکەی ئەو گروپە چەکدارانە بردومان بکرێت لە عێراق و لە دەرەوەی عێراقش تەنانەت لە سووریاش ئەم ئەگەرە هەیە چونکە ئەگەرێکی زۆر بەرز هەیە بەوەی ئیسرائیل دەست بکاتەوە بە بردومانکردنی پێگە استراتیژیەکانی یەمەن لە وەڵامی ئەو هێرشە موشەکەی کە لە یەمەنەوە گەیشت بووە تەلەڤیڤ کەواتە شەڕەکە بەردەوامە فراوان دەبێت بەڵام بە ئەومان لە بەرچاو بێت ئێران وەردەوەردە پاشەکشە دەکات ئێران ئێستا ڕووی لە سیاسەتێکی عاقلانی کردو بۆی پەیوەندیەکان لەگەڵ ئەوروپا باشتر بکاتەوە گفتوگۆی دۆسیە ئەتۆمی بێنێتە پێشەوە داوای لەوە بەرهێنەرانی ئەمریکی ئێرانی کردووە بەوەی بێن لە ئێران و بەرهێنان بکەن و دەیەوێت پەیوەندەکان لەگەڵ ئێرانیش ئاسایی بکاتەوە پەیوەندەکان باشتر بکاتەوە ئەمە ئەوە بوو کە ئێمە لە کۆنفرانسەکەی مەسعود پزیشکان بینیمان ئەوان دەیانەوێت پەیوەندەکانیان لەگەڵ وڵاتان باش بکەنەوە کەواتە ئێران بەشداری شەڕ ناکات بەڵام ڕەنگە پشتگیری ئەو گروپە چەکدارانە هاوپەیمانەکانی بکات یاخود لە دوورەوە چاودێریەوە هەڵوێستی کۆمەڵگەی نێودەوڵەتیش لە بەڕێز بپرسم بە تایبەتی هاوپەیمانەکانی ئیسرائیل بڕیارە لەسەر داوای لوبنان حیزبوڵای لوبنانی ئەنجومەنی یاسایش لەسەرم پرسە ڕۆژی هەینی کۆ ببێتەوە هەڵوێستی ئەمریکا و بەگشتی کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەرم هێرشانە ئەم شەڕە گەرمەی کە ئێستا لە ناوچەکە هەیە چۆن دەبینن؟ بەتڵنیاییەوە هەڵوێستی نێودەوڵەتی و هەڵوێستی ئەنجومەنی ئاسایش داواکاریە بۆ ئەوەی کە ڕوو لە ئاگربەست بکەن شەڕەکە بوەستێت بارودۆخی غەزە ئاسایی بکرێتەوە و هەروەها بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش جێبەجێ بکرێن ئەو بڕیارەی کە مافی چارە خۆنووسین بە گەلی فەڵەستین دەداتەوە دەوڵەتێکی سەربەخۆیان پێدەبەخشێت دەوڵەتێکی خاوەن سەروەری بە گوێرەی نەتەوە یەکگرتوەکان و گەڕانەوەیە بۆ ئەو سنوورەی کە بە گوێرەی ڕێکەوتنەکان دیاری کراوە بەر لە پێنجی حوزەیران کەواتە هەموو ئەمانە لە کۆنفرانسی مەدرید جەختیان لێکراوەتەوە بە تایبەتی لە ساڵی 92 و بە هەمان شێوە لە ئۆسلۆ بەڵام بەداخەوە ئیسرائیل ئەم شتانی پوسەڵ کردەوە هەوڵەکانی شکست پێهێنا بەڵام کۆمەلگەی نێودەوڵەتی دەیتوانی بگەڕێتەوە بۆ ئەوەی ئەم هەوڵانە چڕ بکاتەوە بە شێوازێک کە دەوڵەتی فەڵەستینی دروست بکەن. بەڵێ زۆر سپاس بەڕێز دکتۆر غازی فەیسەڵ بەڕێوەبەری سەنتەری عێراقی بۆ لێکۆڵینەوەی استراتژی لە عومانەوە لەگەڵمان بووین. سپاس.